ساڵتان لەبێ و ئارزان باش بینەر بیسەر خۆشەویستەکانی کەناڵی سلێمانی خۆشحاڵم کە بە پرۆگرامێکی دیکەی ئێوارەی سلێمانی هاتمەوە دیدەنیتان لە ڕۆژێکی تایبەت کە ئەویش ڕۆژی 8 مارسە کە لە سەرتاسەری جیهان ئەم ڕۆژە هەموو دەزانین ساڵانێکی زۆرە بە پێی یاسا بڕیاری لەسەردراوە تایبەتمەند کراوەوە کۆمەڵێکی زۆر لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ڕێکخراوەکانی ئافرەتان و ژنان کار و چالاکی و هەروەها پەیامی تایبەتیان هەیە لەم ڕۆژەدا کە بۆ تەواوی ساڵەکە و ژیان چۆن کار بکرێت لەسەر ئەوەی کە هۆشیاری بڵاو بکرێتەوە هەروەها بە هەندوەرگرتنی کار و ژیان و تایبەتمەندیەکانی ئافرەتان هەموو دەزانین کە ئافرەت دایکە ژیانە نیشتیمانە هەموو ئەتوانین بڵین هەموو سوچەکانی ژیانێکی گرنگ و سەلامەت و ئاشتی لەگەڵ ئافرەتێکی سەلامەت و تەندروستی هەم هزری و هەمجەستەیی کە دەخوڵقێنرێ جا لەم پرۆگرام بەشەوە بەسمەکە لەگەڵ زۆر بەڕێز پرۆفیسۆر نەزاکەت حسێن کە بەڕێز مامۆستای زانکۆن و میوانداریمان کردووە لە پرۆگرامەکەمان و هەندێک پرسیاری تایبەتم دەبێت سەبارەت بەو ڕۆژە و گرنگی و ڕۆڵی ئافرەتان و تەنانەت ڕۆڵی میدیا لەوەی کە چۆن توانی بێتی کار بکات سەبارەت بە ئافرەتان بەرەوپێشیان بەرێت و تا چندێک توانێتی لە ئێستا میدیای کوردیدا کاریگەری هەبێ زۆر بەخێر بێ دکتۆرە زۆر خۆشحاڵم کە لێرە بتان بینم. سپاس بۆ ئێوەش کە لە 8 مارسا بەرنامەیەکتان تایبەت کردووە پیرۆزبای 8 مارس لە هەموو ئافرەتانەکەم لە هەر شوێنێکی جیهان بێن و ئافرەتانی کوردیش ئەم جۆرە یادانە گرنگە بۆ ئەوەی ئەو خەباتی مێژووی ئافرەتان بیر بخاتەوە و لەم ڕۆژەدا ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ڕێکخراوەکانی تایبەت بەداخۆکی لە ئافرەتان هەر ساڵە کار و ئەجندا و پلانی خۆیانە خەنەگەڕ بۆ ئەوەی بزانن ئافرەت لەکوێدا پێویستی بە پشتیوانیە لەکوێدا پێویستی بە بەهێزکردنە و لەکوێدا لاوازە بۆ ئەوەی بەهێزی بکەن. بەڵێ بە دڵنیاییەوە هەموو دەزانین گرنگی ئەو پرساکە لە هەموو ڕۆژێکدا پێویستە قسەی لەسەرکرێەوە و لەگەڵ ئەوەشدا کە لە ڕێگەی کۆنفرانسەکان و ساڵانە بە شوێکی نێودەوڵەتی کە دەبێت کاری بۆ بکرێت دەمەوێت هەر سەرەتا لەوە دەست پێ بکەم بە پرسیارەکانم حەز دەکەم لە ڕوانگەی ئەوە بزانم کە میدیا توانیوێتی چه کاریگەریەکی ئەرێنی هەبێت لەسەر گۆڕینی وێنەی کۆمەڵایەتی ئافرەتان و لە نێو کۆمەڵگەی کوردیدا بەتایبەتی چونکە دەزانین کۆمەڵگەی کوردی هێشتا لە چەند هەنگاوێکیدایە بەرەو ئەوەی کە ئافرەت بتوانێت باشتر سەربەز بێت. میدیا ڕۆڵێکی کاریگەری هەیە نەک ئەوەی تەنها ئێمە بە قسە باسی بکەین. فیدراسیۆنی ڕۆژنامەنووسانی جیهانی لیژنەیەکی تایبەتی بە جێندەر هەیە کە ئەم لیژنەیە کار بە ڕۆژنامەنووسانی ئافرەتەکە لە جیهانە لە هەموو بۆنە و یادێکا کە تایبەت بێ بۆ نمونە لە یادی 25 نۆڤەمبەرە کۆمەڵێک تەوەر ئەوروژێنێت کە ئەو تەوەرانە ئەو لە نەتیجەی سێرچ و توێژینەوەی خۆیەوە بۆی دەرەکەوێت کە ئەو بابەتە ئەو تەوەرە گرنگە ئیشی لەسەر بکرێت بۆ بەهێزکردنی ئافرەت ئەوەی کە ئەمساڵ کردویانەتە تەوەرەی سەرەکی یەکسانبوونی ئافرەت لە میدیا یەکسانبوونی ئایندە دروست دەکات. واتە ئەگەر لە ناو میدیا ئافرەت و پرسەکانی ئافرەت بە یەکسانی مامەڵەیان لەگەڵا بکرێت دەرفەتی یەکسان هەبێ بۆ ئافرەت و تەوەرە و باسەکانی ئافرەت وەکو باسەکانی تر ببنە سەردێڕی بابەتەکانی میدیا ئەوە گەرنتی ئەوەی لێ ئەکرێ کە لە ئایندەیدا بتوانن یەکسانی و ماف بۆ ئافرەت بگەڕێنەوە. بە نمونە بۆ نمونە ئەگەر ئێمە ئافرەتانمان هەیە لە ناو میدیا یعنی ئێمە کاتێگەڵین ڕۆڵی میدیا تەنها لەوە بیرەکەینەوە کە میدیا درامایەکی هەبێ بابەتێکی نا ڕۆڵی میدیا قوڵە میدیا زۆر بە قوڵی ئیشەکە و بە هێواشیش ئیشەکە کاریگەری بەجێ دێڵێ بۆیە هەر بابەتێک لە میدیا بایەخی پێ بدرێت ئەوە ئەبێتە بایەخ لە ناو کۆمەڵگە هەر بابەتێ لە میدیا بە بچووک سیر بکرێت لە ناو کۆمەڵگەش بچووکە هەر چینێکی کۆمەڵگا ئافرەت بێ پیر بێ پیاو بێ مناڵ بێ گەنج بێ لە میدیا بایەخی پێ بدرێت بێتە جێ بایەخ دەستکاری ئەو وێنە زیهنیە کە بەڕێزت ئاماژەت پێکرد وێنەکە ئەتوانی بگۆڕی میدیا لەبەر ئەوەی ئەتوانێ وێنە بگۆڕی لە عەقڵێتە کێشەی بەشی هەرە زۆری کۆمەڵگاکان ئێستا بە کۆمەڵگە پێشکەوتوەکانیشەوە کە بربەستە لە بێنێو بەردەم گەشەی ئافرەتانە عەقڵێتی کۆمەڵگەکەیە چی ئەتوانێت دەستکاری عەقڵیەتکە میدیا ئەتوانێت یەکێکە لە ئامرازە کاریگەرەکان لەمڕۆ
کە ئیش لەسەر عقلێتەکە و ئەتوانێت بگاتە عقلێتی مرۆڤەکان و دەستکاری وێنەکان بکات، وێنەیەک ناشرینە جوانی بکە، وێنەیە جوانە ناشرینی بکە، وێنەیە بچووکە گەورەیەکە، وێنەیە گەورەیە بچووکەکاتەوە. گرنگە لێرە پرسیاری ئەو بکە میدیای کوردی تاوکوێسە توانیوێتی تا چ ڕادەیەکە کێشە و داواکارەکانی ئافرەتان بخاتە ڕوو و هەروەها بێلایەنانە و بە شوەیەکی واقعی بێوێ ئەو باس و بابەتانی کە بۆ ئافرەتی کورد گرنگە لە میدیای کوردی باس بکرێت. لە ڕاستیە ئەنی میدیای کوردی هەر میدیایەک بە ئۆرگەنایز ڕێک نەخرا بە سیستم ئیش ئەکات ناڵی ئیش ناکە، بەڵام ئیشەکانیش پرس دەرەچێت، منەظەم دەرناچێت. ئەنی تۆ هەر موئەسەسەیەک ئەگەر بە منەظەمی ئیشی تیا بکەی، بە ڕێکوپێکی بە ئەجندا ئیشی تیا بکەی، ئیشەکان بە ئەجندا سەرەگرێت. میدیای کوردی میدیاکەمان پەرتە تا ڕادێک کە پەرتە بە پەرتیژ ئیشەکە، ئیشی پەرتیژ ئامە ئاسان لە میدیا سەر ناگرێ. یعنی تۆ بێ میدیا لە وڵاتە ڕێک بخرێت بە ئەجندایەکی دیاریکراوە، لە ناو ئەو ئەجندا چی دەوێت؟ ئافرەتە دەوێت، نەهێشتنی تونوتیژی دەوێت، گەنجت ئەوێت، ئینتیمای نەتەوەی دەوێت، ئینتیمای نیشتمانی دەوێت، چ جۆرە پەروەردەیەک دەوێت بێت لە ئەجندای پشت میدیاکانە ئەمەدا بدرێت. واتە ئەو میدیانە بۆیان دابدرێت بە سیستم کە ئافرەت و پیا و ژن و مناڵ و ئەمانە ئەبێ ڕۆڵی هەبێ لە میدیا و بێ میدیا بەم وێنایە تەختی بکە. بۆیە ئەکرێ میدیاکانی کوردی هەریەکان لە ڕێی خۆیەوە بە جۆرێک لە جۆرەکان ئیشی کردی بێت لەسەر جوانکردنی ئافرەت و بەهێزکردنی ڕۆڵی ئافرەت لە ناو کۆمەلگا و ڕەواندنەوەی ئەو عەقڵیەتەی کە ئافرەتی قبوڵ نییە لە هەر شوێنێکە هەیە. بەڵام لەبەر ئەوەی هەر میدیایەک بە ئاراستەیەک ئیشەکە و هەریەکە ئەجندای خۆی هەیە و میدیاش هەیە بەداخەوە بەشێک لە میدیاکانیش نەرێنیش ئیشەکەن لەسەر ڕۆڵی میدیژن و ئەگەر سێری ئەو دراما لۆکاڵیانە ئەکەین کە لە میدیای کوردیا بەرهەمیت دێت کە یەکێک لە ئامرازە بەهێزەکان بۆ گۆڕانی کۆمەڵایەتی و کاریگەری لەسەر عەقڵێت ئەمڕۆ دراماکانن. بەشێک لە دراماکان لۆکاڵیەکانی کۆمەڵگەی کوردی ناڵێن هەموو دراماکان ئافرەتیا وێنەیەکی بەهێز نییە، ڕۆڵێکی بەهێزی نییە، پێگەیەکی بەهێز نییە، کارەکتەرێکی بەهێزی نییە. ئەمە بڕێن بۆ ناو وتاری ڕۆژنامەکانمان لە ناو ڕۆژنامەکانی میدیای کوردیە مەجارێکدا نەنراوەتەوە بۆ ئەوەی بە ئەجندا ئیش بکرێت لەسەر پرسەکانی ئافرەت. بین بزانین ئافرەتی کوردی ئێستا چ کێشەیەکی هەیە و بەدەست بە چەند دەردێکۆ ئەناڵێنێ و چی پێویستە لەم سەردەمی تەکنەلۆجیا ئافرەت ئەبێ بگاتە کوێ، لە کوێیە و بگاتە کوێ، ئەمە لە ناو ڕۆژنامە لە ناو میدیا ئەبێ بەم ئەجندایە ئیشی لەسەر بکرێت بە ئیشی پچڕ هەر کەناڵە لە سوچێکەوە بۆ خۆی لە بەرامبەریشا کۆمەڵێک بابەت هەیە لە هەندێک کەناڵە و کۆمەڵێک کەناڵ هەیە و کۆمەڵێک بەرهەم هەیە کە وێنەکەی ئافرەت وێنەیەکی جوان نییە، ڕەنگە ئەوەی کە کەناڵەکانی تری کەن بۆ جوانکردنی وێنەی ئافرەت و بەهێزکردنی ئەوەش ئیلغاکاتەوە. سەردەمێکی تریژاتوە کە سەردەمی میدیای نوێ و سۆشیال میدیایە کە ئەوەی لە ناو ئەم میدیا ئەبینیشتی کات بەسەربەر و تەرفیه و کۆمیدی و ئەو بابەتانەیە چی سەرنج ڕاکێشە و چی وروژاندن دروستکە و چی لایک و ڤیو دروستکە ئەوەدا ئەندرێت ئافرەت هەستەکەی لە ناو ئەم میدیا نوێشە بەشێکی بۆ تەمەهەزەلە و ئافرەت بە بچووک سەیرەکرێەوە، ئافرەت کەمتر ڕۆڵی کاریگەری پێ ئەدرێەوە بەڵکو بووەتە ناوەندێکیش بۆ ئەوەی ئافرەت ڕاونرێت، تونوتیژی بەرامبەرەکرێت، مێسجی تونوتیژی بۆ ئەندێت، گاڵتەی پێ ئەکرێت، هێرش ئەکرێتە سەری، لۆمەی ئەکرێت، ناهێڵن خۆی بناسیێنێت، ناهێڵن وێنەیەکی دانێ پەلاماریەدەن بابەتێکی دانێت تەشهیری پێ ئەکرێت، ناڵێن بە ئامبەست بە ڕێژەیەک. بۆیە لە ناو میدیای کوردیە لە ناو ئەم منەظەمیە و ئەم میدیایە کە هەریەکە لای حیزبێکە و ئەجندایەکی هەیە ناتوانین بڵین کاریگەریکی گەورەی دروست کردووە. ڕەنگە لە هەندێک ناڵێم هەموو میدیامان هەیە بە ئەجندا ئیشەکە موئەسسەیە کارەکە، بەڵام تۆ لە شوێنێکە کە فەوزایەکی زۆر بوو ئەگەر بەرهەمەکەشت جوان بێ دەوروبەرەکەت هەموو بەرهەمی خراپ بێ ئاسان نییە بەرهەمە جوانەکەی تۆ ئاسان نییە ژاوەژاوەکە داینەپۆشەوە ئاسانیش نییە کاریگەری دروستکە. کەواتە ئەو بربەستانە چین کە بە تەواوەتی کاریگەریان هەیە یاخوا بڵین ڕێگرن لە بەردەم بەشداریکردنی ئافرەتان بە ڕۆڵە ڕاستەقینەکەی کە خۆی پێویستی پێێتی لە نێو میدیای کوردیدا. هۆکارەکان یەکەمە گەڕێتەوە بۆەوەی ئێمە بەڕاستی بێ میدیا ڕێکخین و بێ میدیا بە سیستم ڕێکخرێت و بێ میدیا بە پرینسیپێکی جوان بە یاسایەک تا ڕادەیەک ڕێکخراوە بەڵام ماوێتی پێویستە ڕێک بخرێت
و ئەبێ لە ناو میدیا ڕۆڵی هاوڵاتی بوون هەبێتە مرۆڤک هاوڵاتیەک ژنە پیاوە مناڵە گەنجە پیرە هەر چیەکەیە مامۆستایە ئەندازیارە ئیشکەری ماڵە کارە کرێکارە ڕۆڵی خۆی وا دیار بێت لە ناوە میدیا خۆی ببینێتەوە میدیا ئەبێ بۆ هەمووان بێ میدیا ئەبێ ڕێک خرێبەوەی چارەسەری دەردە کۆمەڵایەتیەکان بکات ئەبێ ڕێک خرێبەوەی هاوکاری سیستمی پەروەردە بێ پەروەردە ئەوێ مناڵێکی چۆن دروستکا بێ میدیا ژوا بێ پەروەردەوێ ئافرەتێک چۆن دروستکا بێ میدیا ژوا بێ ئەبێ هاوکاری سیستمی حکومڕانی بێ ئەو وڵاتە ئێستێمە پێویستمان بە کۆمەڵێشتا ئینتیمای نەتەوەیمان پێویستە تونوتیژی خێزانیمان زۆرە بێ چارەسەری ئەوە بکەین عەقڵیەتی کۆمەڵگەمان قبوڵی ئافرەت ناکات باوەڕتان هەبێ ئەو ئافرەتەی پێگەیەکی هەیە لەسەر ئازارێکە لە ناخوا خۆی خواردوێتەوە پێگەیشتووە بەناو دڕکا ڕۆیشتووە بەناو ئاگرە ئەڕوات ڕۆژانە ئەوەندە ئەزیێتە درێت بۆیە ئەمانە ئەبێ عەقڵیەتی ئەم کۆمەڵگە بە میدیا چارەسەر بکرێ بە بەرهەمی میدیایی چارەسەر بکرێ ئێمە ئەگەرسەی هەندێک لەو درامانە بکەن کۆمەلگاکان بەرهەمیێنن سێرەکەی بۆ ئافرەت پاشایە ئایا لەو کۆمەلگا ئافرەت پاشایە نە ئافرەت پاشانیە لە کۆمەلگاکانە بەعەکسەوە ئافرەت ڕۆڵی نییە بۆیە ئافرەتیان کردو بە پاشا ئەیانەوێ بە میدیا دەستکاریەوە عەقڵیەتە بکەن بڵێن ئەکرێ ئافرەت پاشا بێ کە تۆ ڕۆڵی نادەیتێ کێشەی جێندەریان هەیە کێشەی یەکسانی جێندەریان هەیە کێشەی ویان هەیە کە ئافرەتیا نایانەوێ هەندێک کۆمەڵگە هەیە ئێستش مەسەڵەن کە ڕێژەی نەوەی بۆ دیاری کراوە کە ئەوەندە مناڵت ئەبێ هەبێ ئافرەت نایانەوێ کچیان ببێ دێن دراماکانیان ئەم ئافرەت ڕۆڵیە دەنێ بۆیە ئەگەر کچێکت بێ ئەکرێ کچەکەشت ببێ بە پاشا و ئەکرێ ئافرەت پاشا بێ ڕۆڵ ببینی و حکمی پیاو بکە بۆیە ئەبێ ئێمە بەرهەمە میدیاییەکان لە ڕوانگەی ئەمەوە بێ ناکرێت کەناڵێ بڵێ وەڵام من بەرنامەی تایبەتەکەم بە ئافرەت کەناڵێکی تیژ لە عالەمیش درامایەکە نێن بۆ ئافرەت یەکێتیش لە عالەم وتاردانێن بۆ ئافرەت نە ئەبێ لە چوارچەوەی جندایەکە ڕەنگە هەندێشت باسەکرێ لە میدیا ئەمە کێشەی ئێمە نەبێ ناکرێ ئێمە هێشتا لە کۆمەڵگەی ئێمە سوپاس بۆ خوا کۆمەڵگەی کوردی کولتوری جوانی هەیە هێشتا بەهامان تیا ماوە کەم ئافرەت هەیە مافیا بێت دەگمەن ئافرەتی مافیا دەرکەوێت لە ناو کۆمەڵگەی کوردیە ناکرێت تۆ درامایەک بێنی چۆن چارەسەری ئافرەتێکی مافیا بکەین چاکسازی و ڕیفۆرمی تیا بکەین ئەمە هی کۆمەڵگەیەکە کە ئافرەت بۆتە مافیا لە کۆمەڵگەی کوردیە ئافرەت هێشتا نەبووتە مافیا ئافرەت هێشتا جوانە ئافرەت هێشتا دایکە ئافرەت هێشتا ئیدارەی کۆمەڵایەتیەکە ناکرێت تۆ کێشەی کۆمەڵگەیەکی تر بێنی لێرە ئافرەتەکە لێرە مافیامان نییە ئافرەت مافیا بێ دراماکەی تۆ چارەسەری کۆمەڵگەکەی خۆیەکە کە ئافرەتی مافیا تا سەری هەڵدا چاکسازیان بۆ بکە لێرە ئەبێتە هۆی ئەوەی کە ئافرەتی مافیا دروستکات یعنی تۆ دەرمانێک دێنیت چارەسەری کێتوتکی ئەو کێشەتە نییە لەبەر و کێشەکەت بۆ دروستەکە خۆیەکەی لە ئافرەتە کامە دەروون ناسەکان سپۆرە گیانەکان باسیەکەن دەروون ناسەکان ئافرەت سۆشیال پاوەری هەیە خۆتی کۆمەڵایەتی بەهێزە پیا و ڕاستە لە ناو کۆمەلگایە بەس کەمتر پیاو بوونەوەرێکە وەکو ئافرەت بۆ کۆمەڵایەتی دروستکراوی ئافرەت پیاو بۆ ڕۆڵێکی تر دروستکراوە ڕۆڵێکی هەندێک ڕۆڵ کە ئافرەت ئێستا ئافرەتیش هاچە نەتوانێت ڕۆڵانن بەڵام هێزی کۆمەڵایەتی ئافرەت زۆر گرنگە چارەسەری ئافرەت کە چارەسەری پەروەرداکەی چارەسەری ئافرەت کە چارەسەری نەوەی داهاتووەکەی چارەسەری ئافرەت کە چارەسەری کێشەی کۆمەڵایەتی پێەکەی لەبەرەوەی ئافرەت هێزێکی پاوەری کۆمەڵایەتی هەیە ئەمە کاتێک کە میدیا هەڵ ئەبژێرێت وەکو ئەو تەوەرە ئەم تەوەرە لای من جێ سەرنج بوو کەم ڕێکخراوە عالەمیە باسیەکە ئەڵێ یەکسانی ئافرەت لە ناو میدیا یەکسانی فیوچەری ئافرەت بۆ دروستەکە واتە یەکسان دەرفەتی بدەرێ با ڕۆژنامە نووس بێ دەرفەتی بەرێ با بەڕێوەبەر بێ دەرفەتی بەرێ با پەیامنێر بێ دەرفەتی بەرێ بەرهەمهێن بێ دەرفەتی بەرێ لە بۆردا بێ لە هەمان کاتە لە بەرهەمە میدیایەکانیش تا یەکسانی بکە ئافرەت بابەتی بۆ دروست من مەبەستمە ئەو پرسیارە بکەم کەواتە بێمەوە ناو میدیای کوردی ئێمە لە کاتێکە کە باسی هەموو ئەوانەی بەڕێز ئەو ڕوونکردنەوەە دەدەین میدیای کوردی لە ئێستادا خۆی کاری بۆ ئەوە کردو یاخۆ پێویستە کار بۆ ئەو بکرێت ڕێگە بە ئافرەت نادرێت ڕۆڵی خۆی ببینێ یاوەکو هێشتا کێشەیەکی ترمان هەیە کە ئەوەتانێ
خودی ئافرەتانی کۆمەڵگەی ئێمە تێنەگەێنراون کە دەتوانێت چ ڕۆڵێکی هەبێ چونکە ئەمە پێم وابێت دووشتی زۆر گرنگن بەڵێ مەبەستم ڕوونکردنەوەی ترم هەیە لە پرسیارەکەم هەندێک لە ئافرەتانمان هەیە ڕەنگە خۆیان ڕێگەیاندا بێ ئێستا هەندێک کێشە و ژاوژاویان دروست کردبێ بە بۆنەی ئەوەی وەکوتت هەندێک شتێک لە کۆمەڵگەی ئێمە کێشە نیە دەوێت چارەسەریکە بوون بە مۆدێل هەندێک تیجارەت هەیە کە دروست دەکرێت ئەمە بەلا ڕێدابردننی ئافرەتەکانمانە بۆ ئەوەی شتێکی کە بازرگانی کێ پێ دروست کرێت کاتە میدیا چۆن ئەم ڕێگەی دانا لەنێو کۆمەڵگەی کوردیدا کە ئافرەتەکان خودی خۆیان نەزانن پێگە ڕاستێکی خۆیان چییە یان هەوڵەکەیان بۆ چیە چێمە کاتیان ئافرەت و میدیا دووسێ بابەتەکرێت یەکەم بوونی ئافرەت لەناو میدیا کە ڕۆڵی هەبێ لە بەرهەمهێن لە محەڵێری لە بڕیار و پێگەی بەهێزی بدەیتێ لە هەمان کاتە وێنەی ئافرەت لە میدیا ئەمە ئیش لەسەر عەقڵێتی کۆمە کاتێک کە ئافرەتیش بوونی هەبێ لە بڕیاردان لە میدیا وێنەکە لە لای چونکە میدیا ئەوەی کە لە میدیا ئەبێتە مۆدیل ئەبێتە شاشە زۆر کاریگەریە کاتە سەر دەرەوە کاتێک تۆ کارکتەرێکی سەرکەوتوی لە میدیا هەبێ کاریگەریە لە هەمان کاتە ئافرەت کە لە ناو میدیای ڕۆڵی ئەبێ لە بەرهەمساز کە ڕۆڵی بوو لە بەرهەمسازی وەک ئافرەتێک ئەزانێت چی پێویستە بۆ ئافرەتان وێنەی ئافرەت لە میدیا گرنگە تۆ چ وێنەیەکی دەیتێ وێنەیەکی ناشرینێ دەیت یا وێنەیەکی جوانێ دەیتێ لە درامایەکە ڕۆڵێکی جوان ئەدەی بە ئافرەتێک ڕۆڵێکی بدەرێ ئێمە کە منداڵ بووین کارتۆنێک هەبوو سندیباتیان پێوت سندیبێل ئاژەڵەکانە سندیبێل ڕۆژنامە نووس بوو ببوورە سندیبێل وای کرد بوو لەو مناڵەیە حەزمانە کە ڕۆژنامە نووس بین ڕاستە ها کارکتەری جوان چەند مینە کاتە میدیای کوردی بێنە باش ژنێک جوانە کە سیاسەتمەدار جوانی دانە ناوە نابێت لە ناو میدیای کوردیا بەس کۆمەڵێک تایپی ئافرەت ببێتە کاری کارکتەر دەرکەون ئەبێ سیاسەتمەدارێکی ئافرەتیش بێتە کارکتەر لێدوانی لێوەرگیرێت بان کرێ بۆ شیکار نەکتەن بۆ نمونە ئەندازیارێکی ئافرەتی سەرکەوتوو ببێتە کارکتەر لە میدیا دایکێکی من سەرکەوتوو ببێتە کارکتەر ئافرەتێک کە بەدەستی دەستی مناڵەکانی بەخێوەکە بێتە بابەت لە ناو میدیا کاتە چۆن ئەو هاوسەنگە دروست ببێت کە ئەوە بە گرنگی دەزانین لە ڕەگەزەکان کە لە نێو میدیا هەبێت ئەو بێ ئەجندا هەبێت لە دەرەوە بە پشتی میدیاوە ئەجندایەکی جوان هەبێت ئەمە ئیشە ڕێکخراوەکانی ئافرەتان بوو ئەمەیان بکردایە ئەجندایەکیان دانایە تەنسیقیان لەگەڵ میدیاکانە بکردایە بیان وتایە ئێمە وەکو ئافرەتان ئەم کێشانەمان دەرک پێ کردو لە ناو کۆمەڵگا ئەبێ لە ناو میدیاکانە ئێمە هاوکارمان بن کارکتەری میدیاکان جوانکەن کارکتەری مەهێنن بیکەنە ڕۆڵ مۆدیل لە ناو میدیا کە ناسنامەی کارکتەری ئافرەتی کورد نییە ئافرەتی کورد ئەو ئەبێ شتێکی تر بێت لە ناو میدیا ناسنامەی کارکتەری کوردی ئافرەتی کوردمان بۆ بگەڕێنەوە لە ناو میدیاکانە ئێمە کێشەی نوتیژی خێزانیمان هەیە درامایەک بەرهەمبێرن با کێشەی نوتیژی خێزانی نەیەڵێ ئێمە کێشە عەقڵیەتمان هەیە با بەرنامەکانتان بە شێوازێ بە عەقڵیەتی کاریگەری لەسەر کۆمەڵگەی کوردی بکە بەرنامەی تایبەتتان هەبێ بۆ ئافرەت ئەبێ ئافرەتانی سیاسی ئافرەتانی دەرکەوتوو ئافرەتانی خاوەن کاریگەر لە ناو میدیاکانە گەورەکە بن لە ناو میدیا ئەمە وێنە گەورەکە نەک مەسەڵەن کارکتەرێکی ڕیکلامی من لە ڕێزی کەس کەم ناکەمەوە ئەو کەسێ بێتە ڕیکلامکار ئازادە بەڵام ناکرێ میدیاکانی ئێمە هەمووی بێن یەک تایب لە ئافرەت لە مۆدیلی لە جوانی لە شێوازی لە جسمی لە جوڵانەوەی ئەمە بەس لە ناو میدیا خۆ ئافرەت یەک جۆر نییە خوان ئەنواع جۆری دروست کردووە ئافرەتی هەیە ڕەنگە نەتوانێت وێنایەکی شکلێتێکی جوان بۆ خۆی بەردەهام کا کاتی ئەوەی نەبێ پارەی ئەوەی نەبێ میدیای ڕۆڵ ئەوەی نەبێ ببێتە شتێکی جەستە جوانی شکڵ جوان بەڵام لە ناو مەزرعەیەکە ئیشەکە لە شوێنێکە کار ئەکا مناڵەکانی بەخێو ئەکا بەرهەمێک بۆ کۆمەڵگە بەرهەمێنێ زۆر کاریگەرە بۆ ئەمە ناکەیتە ڕۆڵ مۆدی بۆکەوە ئەگەر مادەم وایە مەرجە ئافرەتێکی ینی سەرکەوتوو جوان بێت مەرجە ئافرەت هەمیشە ناسک و باریک و جوان بێ ئەمە خۆی بۆ خۆی پرسیار ئەوەی کە ئەکرێ ناسک و باریک و جوان بێ بۆ ڕیکلامە بەڵام ناکرێم هەموو ئافرەت بۆ ڕیکلام بێ مەرجنیە دایکێکی باش باریک و ناسک و جوان لە ناو میدیا ئێستا خەڵکێکی حەز ناکات دایک بێ مناڵێک بەرهەم دێنێ لە تاقەتم نیە توان با دایک نەبم بەرپرسیارەتی دایکیەوە نەکەم کراوەتەوە لە لای بچوو کراوەتەوە ئەبێ لە ناو میدیا دایکایەتی جوان کرێت ئەبێ لە نێو میدیا ئافرەت وەکو پەروەردەشار جوان کرێت
ئەبێ لە ناو میدیا ئافرەتی ئیشکە جوان کرێت ویستم پرسیاری ئەوە لێ بکەم ئافرەتی سیاسی جوان کرێت ئافرەتی سیاسی ناوێت دەرکەوێت تەشیری پێکرێ پەلامارە درێ ئەوانی بەشداری پارتە سیاسیەکانەکان ئەوەی کاندیدەکان ناوێرێ دەرکەوێت ڕاستە دوورەکەوێتەوە بۆ لەبەرەوەی لە ناو میدیا ڕۆڵی کاریگەری نادرێتە میدیا و شوێنێکە تیا ئەزیێتە خوات بەڵێ ویستم پرسیاریەوە کەم ئێوە وەکو کەساتێکی کاریگەر لە نێو کۆمەڵگەدا و هەم لە بە شوێنێکی گرنگی زانستیدا وەک مامۆسایەک لە زانکۆ وەکو بەشداریکردنتان لە ڕێکخراوەکان و هەم بەشداریکردنتان وەکو کەرتی وەکو لە بواری سیاسەتدا بەکۆی گشتی هەموو ئەمانەمە بەسمە پرسیارکەم لە چەند ساڵی ڕابردوودا لە نێو میدیای کوردیدا بۆ ئێستا هیچ گەشتبینیەکتان بینیوە حەز دەکەن ئاراستەکە بەرەو ئاراستەیەک دەڕوا ئافرەتان بەرەو باشی بڕۆنیان بە پێچوانەوەکوی باسمان کرد بەزانی کە بینم کاتی ئەجندایەکە بێ بە جوان لە پشت میدیاکانەوە من هەماهەنگیەکە بێ لە نێوان سیستمی پەروەردە لە نێوان سیستمی لە ناو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ڕێکخراوەکانی ئافرەتان و میدیا بین دەرجی کێشەکانمان کرد ئەمە کێشەکانمانە ڕێگە چارەیان چۆنە کێشەیەکی کۆمەڵایەتی دێ بە چی چارەسەرەکرێت بە درامایەک چارەسەرەکرێت لە ناو دراماکە کێ ڕۆڵ ببینێ کارکتەرێک ڕۆڵ ببینێ چ ڕۆڵێکیش ببینێ بە چ بەرنامەیە چارەسەرەکرێت ئافرەتی سیاسی چۆن پیشان دێ لە میدیا ئافرەتی ئیشکە چۆن پیشان ئەمانە بێ بە ئەجندا بێ لە هندستان کێشەی نەخوێندەواری ناو ئافرەتان هەبوو بەڵێ هاتن بە دراما چۆن چارەسەری ئەمان کرد ئافرەتێکیان هێنا کە تەمەنی گەورە بوو بەس خوێندەوار نەبوو لەبەرەوەی ڕێگەیان نادا ئافرەتان خوێندەوار بن بەژێکی زۆر نەخوێندەواری هەبوو ئەم ئافرەتیان کردە کارکتەرێکی سەرکەوتوو لە ناو دراماکە هێنایان شەریکەیەک دامی ئەمەی کرد ڕۆڵە ڕیکلامیەکەشی پێبینی ڕۆڵە پەیامیەکە ئەکرێ ئەمە ڕۆڵی ڕیکلامیش و پەیامیش بەڵام چۆن شەریکەیەک هات دامی ئەم درامایە کرد مەکینەی درومانی هەبوو مەکینەی درومانەکە مەکینەیەکی نوێ بوو گۆرانی ئەوەت لە کاتی نەکە هادووتی ئەم لەن بۆ ئەم درامایە من دامی ئەم درامایەکەم بەڵام لە ناو دراماکە کارکتەرێکە بێت سەرنجڕاکێش بێ لەسەر ئەم مەکینەیە ئیش بکات بۆی فرۆشی مەکینەکەم زیاترێ ئافرەتێکیان هێنا گەڕای و تەمەنی تێپەڕی بوو خوێندنی نەبوو گەڕایە بۆ مەکتەبی مەحوەل ئومی لەوێ هەبوو گەڕایە بۆ خوێندن بەیانیانە چوو بۆ ئێوار بەیانان ئیشی درومانیە کرد ئێوارانە چوو بۆ خوێندن وای لێ هاتبوو لە دوای دراماکە ئەوە کارکتەرێکی جوان بوو ئەچوو ئەی خوێند ئەش هاتەوە ئیشی درومانیە کرد ئەڵێ هەتا دراماکە تەواو بوو شەریکەکە ئەوەی تەوەقعێک لە مەکینە لە مەکینەی درومان بفرۆشێ سێ هێندە فرۆشرا بوو چون لەو شوێنانەی کە خەڵگە تۆماری ناوی ئەواناکەن ئافرەت بگەڕێتەوە بە خوێندن سێریان کرد ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ لێدانی دراماکە ئەڕوا ئافرەتان ئەگەڕێنەوە بۆ خوێندن ناوی خۆیان تۆمارەکەن سێری و کێشە ئەو کێشیان بە ئایتمێک بە بیرۆکەیەکی بچووک لە ناو دراماکانی کرد هەردوو چارەسەرەکەیان پێکرد دامیشیان بۆ دراماکە پەیدا کرد درومان ئافرەت ئیشش بکە با درومانیش بکە هەم درومان جوانە بیکە ئیشەکە ئەشکەڕێتەوە واتە ئەکرێتە منیشت تەواو بوو عەفو سەر چوو بێت بەڵام بگەڕێتەوە ئەم ڕۆڵە ئەم کارکتەرەوە جوان بوو لە ناو ینی جوڵانەوەکەی جوان بوو لە ناو دراماکە هەموو ئافرەتەکان تەقلیدیانە کرد ئەشچون بۆ خوێندن داواشیانە کرد خێزانەکان درومانیان بۆ بکڕێ وی ئەردوو ئیشەکە بکەن سەری ئەم پەیامانە میدیا چۆن ئەتوانێت چارەسەری کێشە بکەن ئەگەر مانەوێت میدیای کۆمەڵایەتی لە لای ئێمە چ کاریگەریەکی هەبوو لەسەر ئەوەی کە دەنگ بە ئافرەتان بدرێت و هەروەها لە دروستکردنی پلاتفۆرم بۆ گزارشکردن لە کێشەکانیان ئەوە ئێمە چەند ساڵێکە و چەند بەشێک کە دەبینین ئێمە خۆشبەختانە کاندیدی باشمان هەیە کادری باشمان هەیە لە حزب جاجیەکان و بە هەموو ڕەنگە جیاوازەکانەوە بەڵام تاکو ئێستا ئەو میدیای کە خودی باسیەکەین توانیوەتی ڕۆڵێکی هەبێ لەسەر خستنی ئەم ئافرەتانە یان بە کۆی گشتی و سوشال میدیا زیاتر لە بەروی ئەو لایەنە کۆمەڵایەتەکەی هەیە وەکو وەسائلێک وەکو ئامرازێکی بانگەشم بۆ هەڵبژاردن جوان کارەکە ئەتوانێت کار بکە بەڵام بەداخەوە لە کۆمەڵگەی ئێمە سوشال میدیا بە تایبەتی ئەوەندەی تەشیر و ناوزڕاندن و پەلاماری ئافرەتەکانەدا کە خۆیان کاندی دەکەن ئەوەندە ڕۆڵی ئەوەی نییە کە ناساندنێ و کا لەبەرەوەی بەشێک لە سوشال میدیاکان ئاراستەکراون هی سیاسین ئەجندای سیاسیان هەیە لە لایەنی بەرامبەر ئەدرێ ئافرەت تا ڕادێک بۆتە قوربانی ئەو ململانەیە ناو سوشال میدیا و میدیا ئێمە کۆمەڵگە خودی کۆمەڵگە بە وێنە گەورەکەی
هێشتا ئافرەتی پێقوبوڵ نییە یاخود ئەو لایەنە ئاڕاستەکاریانەیە کە هێشتا کار بۆ ئەو ناکە کە ئافرەتان هەمووی دەراویشتە عقڵەتی کۆمەڵگەیە چکەوەشکە لە پشت میدیا عقڵەتێکیەیە کە ئافرەتی پێقوبوڵ نییە لە ئافرەتەکە ئەدا کە خۆی کاتە هاوڕە ئەبی لەگەڵ ئەو لایەنانەی کە هەم لایەنە میدیایەکان کە سەرچاوی کارن یاخود پارتە سیاسیەکان کە دەڵێن کۆمەڵگە ئافرەتێکی وای ناوێ ئەوان ناچارن بۆ کۆکردنەوەی دەنگ بۆ بینین بۆ لایک و ڤیوی زیاتر بێن لەو جۆرە ئافرەتە بێنن کە ئەمڕۆ بە پێی پێویست نەیتوانیوە گەورەی دایکێک و خاوەن نیشتیمانێک نیشان بە فعلا یعنی ئەمڕۆ وای لێ هاتووە ئەو کەسانە کە ئەیانەوێت بۆ هەڵبژارنەکان بەکاریان بێنن یان کاندیدیان کەن ینی بەداخەوە کەوتونەتە بەر ئەو شەپۆلە میدیاییە کە ئەو سۆشەل میدیاوەیە ئەو شەپۆلێک کە ئەو کەسێک کە لایک و ڤیوی زۆر بوو جەماوەری هەبوو بە هەر شێوەی جەماوەری پەیدا کرد بێت ئەوە کاندید بکرێت بۆ ئەوەی دەنگ بێنێ ئێمە نابێت بۆ دەنگ ئیشکێنە بێ بۆ ئەوەی ئیشکەین بزانین کێ ئەتوانێت سبەینی ئەجندا و بەرنامەدانێ بۆ کۆمەڵگە چونکە پەرلەمان و ئەو شوێنانەی کە ئافرەتی تیاڕوا پیاوی تیاڕوا بێ کەسانێک بن کە بەرنامەدا بنێن پرۆژە بنووسن تەنها ئەوە نییە دەنگ بێنێ لە ناو کۆمەڵگە بەڵام ئیتر نە ئەبوو وابێ بەڵام بەداخەوە ڕۆوای لێ هاتووە و پێشم وایە هەموو لایەن و پارتەکانیش نین ئەو پارتانەی کە مێژوویین پارتێکی مێژووی پارتێکە عقڵێتێکی مێژووی لە پشتێوە ئیشەکە خەڵکی سەنگینیەوێ و خەڵکانی کێوێ کە بزانێ ئەمانە بۆ ئایندەی سیاسی و پەرلەمانی و حکومی باشن ئیتر هەندێک پارت لە خۆی سەر هەڵەدا و دروسە بێ و مێژوەکەی 4 ڕۆژە ناچارە پەلاماری ئەو کەسانە بە بیانێنێ کاندیدیانکە قەرەباڵغی دروستکە قەرەباڵغیەک دروستەکە و لای کوڤی هەیە وی حکم نەدەین بەسەر هەموو پارتەکانە بێگومان هیچ شتێک گشتگیر نییە بەڵام مەبەست لەوەیە کە ئەم ڕۆژ کە ڕۆژێکی تایبەتە بە ڕۆژی جیهانی ئافرەتان و 8 مارسم پرۆگرامە لەگە بەڕێز جێبەجێ دەکەم مەبەستم بە شوێکی گشتگیر ڕابۆچوونی جەنابتان بزانم ئێوە کەسایەتێکە لە نێو کۆمەڵگەدان و هەم لە کۆتایی پرسیارەکانی شم دەمێ بڵێم بە بۆنی ڕۆژی جیهانی ئافرەتانەوە چ پەیامێکت هەیە بۆ خودی ئافرەتان خۆیان و دەبێت ئەوان خۆیان چی بکەن بۆی ئاراستەکە بە شوێکی گونجاوێ واللهی من ئەوەی کە هەمە بە حکمی پسپۆڕێکەکەم و بە حکمی ئەوەش ناکرد پسپۆڕیمە بە حکمیەوەی کە زانم ئامرازێکی کاریگەرە ڕێکخراوەکانی ئافرەتان هەتاوەکو ئیش نەکەن میدیا هەماهەنگ بن لەگەڵ میدیا و وێنەی خۆیان و وێنەی ئافرەت لە میدیا جوانکەن ئاسان نییە کار و چالاکی و هەنگاوەکانیان بەیان گەێنێتە مافەکان بێ سەنگەری میدیا بگرن شتێک ماوە من نەمپرسی بێت بۆ ئەم پرس و بۆ ئەم بابەتە بەلاتەوە گرنگ بێ باسی کرد بۆ ئێوەش سپاس بۆ ئەم ڕۆژە و ئەو بەرنامەی کە ئێوە تایبەتتان کرد بەم ڕۆژە دووبارە پیرۆزبایی 8 مارس لە هەموو لایەک دەستان خۆشم ویستم من پیرۆزبایی لە بەڕێز بکەم و چەند بارە و پیرۆزبایی لە دایک و خێزانی خۆم و هەروەها هەموو خانمان و بەڕێزان دەکەم کە هیوادارم هەمیشە وەک دەڵێن هەر کەس خۆی دەتوانێت گرنگی و پای خۆی بزانێت و بەتایبەت بۆ پرسێکی وەها بۆ خانمان و ئافرەتان لە نێو کۆمەڵگە دەتوان بڵێن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتگیر نەک تەنها بڵێن لە نێو کورددا زۆر گرنگە خانمانمان خودی خۆیان بەکەم ڕازی نەبن لە دەرەوەی زانست و بابەتە جددیەکان ڕازی نەبن بیانەوێت ئەوە بگێنن کە دایکی کورد هەر ئەو دایکە بەهێزانەیەکە کە ئەمڕۆ دایکی شەهیدانن و دایکی ئەو پێشمەرگە قارەمانانن کە ئەو خاک وڵاتیان دروست کردووە بۆیە زۆر گرنگە ئێمە هەم بە کۆمەڵگە هەم خودی ئافرەتان خۆیان ئەو هەنگاوە گەورە گرنگانە بنێن کە پێویستە بۆ گەیشتنی خانمان ئافرەتان وەکو بەڕێز پرۆفیسۆر نەزاکەت حسێن کە سوپاسێکم لەم پرۆگرامە لەگەڵم بوو لە نێو قسەکانیدا زۆر بەجوانی ئاماژی بۆداوە گرنگی ئەوەی پیشاندا کە دەبێت ئێمە ڕۆڵی خانمە بەتواناکان مامۆساکانمان سیاسەتمەدارە نیشتیمانی و نەتەوەیەکانمان دەربخەین کە ئێمە کێمان هەن و مێژوشمان زۆر پڕە لەو ناوە ئاڵتونیانەی کە نووسراونەتەوە و ناوی خانمانن لەم پرۆگرامە لەگەڵتان بووم 8 مارس هەمیشە پیرۆز دەکەین و هەرشاد بن جارێک کە سوپاس دەکەم دکتۆرە زۆر خۆشحاڵم لەگەڵتاندا.